قس یوحنا مارتن جو ولات هولندا هاتیه باجار موصل داکو روجانه خار نافتاره لتاخک موصل بو خلک مسلمان آماده کرد. اف قشیه لموصل جدایگ بویه و حتی سال 2003 دا جیان لوی باجاری کریه و پشتی ویدمی آواره بویه هرما کردستان عراقی و دورا کوچ کریه در وی ولاتی. هەموو ساڵێ بەشداریەکەم لەگەڵ ئەو ڕۆژانەی کە ڕەمەزانە لەگە براو خوشکە ئازیزی موسڵمانەکان لە مووسڵێ هەروە هاتوومە کە پێیان بڵێم ئێمەش هەر لەگە ئێوەینە هەر لە مێژووە پێکەوە هەستاینە لە یەک قوتابخانە پەروەردەکراین لە یەک جادە پێکەوە گەمەمان کردووە ئەوەیە کە ناونیشانەی کە پێکەوە ژیانە. هەلبەت ئەف کەسە ڕۆژانە مل بملێ کرێکاران ئەو مژیلی ئامادەکردنا خارنەیە و ئارمانجەویە سەرەکی ئەوە بۆ خەلکی دیار کەتن و مووسڵ باژارێ پێکڤەژیانەیە و ji ber ku ev şare yê gişt pêk hatane. ڕاستی ئەوە تقریبن لە بۆ 3 ساڵ دەڕوان بە بەردەوامی هەموو جار سحوری دەکەن و فطوری دەکەین گەنجەکانی مووسڵی ئەوڕۆ بە تایبەتی کە لەگەریان ئیفتار پێکەوە بکەین و کە پێیان برێن ئێمەش لەگەڵ ئێوەینەوە هەر شات و بەختەوەر بن و کە تەمەشای پێشەوە بکەوە ناتەمەشای پشتەوە بکەن. بە دامی قەس مارتن هەستین بە ئامادەبوونی ئەم فتارە بەربانگەی بە ڕۆژی ڕەمەزان طبعا ئەوە دەکات رسالەیەکی سەلام رسالەیەکی تەعایشی. یوحنا مارتن کوڕێ مووسڵەیە و یادگاری لەوی باژاری هەنە لەو مات مەها ڕەمەزانێدا ئەو ڕۆژانە لە مووسڵێ ئامادەت بیت هەلبەت پێشوەخت ئەو خەرجیên خار نافتارێ li kenîse û rêkxirawên xêrxwaz li dervey welatî kom diket. ملەتی خۆمە عایلەی خۆمە دڵی منە مووسڵ منیش لێرە فترێک دەهاتم و دەچمە لە بۆ کەنیسەکان و خوێندەواریم لێرە هەبووە کە لە ڕێگای ڕوحانیەوە هەست دەکەم شاری خۆمە هەست دەکەم برا خوشی خۆمە لێرە هەست دەکەم ئەوانیش پێویستیان پێیە کە هەست بکەن بەجێ نەماون. خار nafitarê ji bo sedan kesan dihête amadekirin helbet vî qeşey ji bo rojanên cejnê planek heye ji bo zaroyan ku dilê wan xweş biketin û diyariyan li ser belav ket. Kawa Emerdengê Amerîka, Mosul.